ئەو خەونەی نەهاتە دی. دائسێری ڕیال مەدرید خەونیان لە بەرکردنی درێسی بەرشەلۆنە بوو. چابی ئەلۆنسۆ زۆر نزیک بوو ڕووبکاتە یانی بەرشەلۆنە لە سەرەتای کاروانی وەرزشیدا وەک خۆی ئاماژەی پێداوە. لە چاوپێکەوتنێکدا لە ساڵی 2007 ڕایگەیاند کە گواردیۆلا لە ساڵی 2008 قسەی لەگەڵ کردم و پێیگوتم دەمەوێت سوود لە توانەکانی دووەربگرم، بەڵام کارەکان نەگەیشتە قۆناغی کۆتایی. لۆکا مۆدریچ ئەسێرەکەی کرواتیا پێشەوەی ڕووبکاتە یانی ڕیال مەدرید خەونی ئەوە بوو یاری بۆ بەرشەلۆنە بکات. چەندین جار دەچووە یاریگای کامنۆ بۆ سیرکردنی یاریەکانی بەرشەلۆنە. ڕاکێتیچ کە هاوڕێیەتی و لە هەڵبژاردەی کرواتیاش پێکەوە یاری دەکەن ڕایگەیاند بەرشەلۆنە یانەیەکی خۆشەویستە لای خەڵکی کرواتیا و لە لای لۆکا مۆدریچیش هەروایە. زەینەدین زێدان چاوپێکەوتنێکی ڤیدیۆی زێدان هەیە کە خۆی دەڵێت من هاندەری یانی بەرشەلۆنەم، بەلای منەوە یۆڤەنتۆس یانەیەکی گەورەیە، لە منداڵیمەوە من هاندەری یۆڤەنتۆسم لە ئیتالیا و بەرشەلۆنە لە ئیسپانیا، ئەوان دوو یانی گەورن. کریستیانۆ ڕۆناڵدۆ لە ڤیدیۆیەکی پێشوودا پێشەوەی ڕووبکاتە یانی مانچستەر یونایتد کریستیانۆ ڕۆناڵدۆ وەسفی یاریزانانی بەرشەلۆنە دەکات و لەو کاتەدا ڕایگەیاند کە یانی بەرشەلۆنە یانی خەونەکانە بەلای منەوە. بەرشەلۆنە یانەیەکی ناوازەیە، یاریزانی باش و ناوازەی تێدایە، بەلای منەوە یانی خەونەکانە. دەیڤید بێکهام لە وێنەیەکدا لە ساڵی 1992 کە بێکهام لەگەڵ گاری نێڤڵ و کریس کاسپەر دەردەکەوێت درێسی یانەی بەرشەلۆنەی پۆشیوە کە دەری دەخات ئەوەستێرەیە لە منداڵیەوە بەو یانەیەوە پێوەستە. هەروەها لە چەندین ڤیدیۆ وێنەدا منداڵەکانی با درێسی یانەی بەرشەلۆنە و درێسی لیۆمیسیەوە دەرکەوت. مەسعود ئۆزێل ئەسێر ئەڵمانیەکە زۆر نزیک بوو لە ساڵی 2010 پەیوەندی بەیانی بەرشەلۆنەوە بکات، بەڵام ئەو کاتە گواردیۆلا پەیوەندیەکەی هەڵوەشاندەوە. دواتر ئۆزێل بە یەکەم گرێبەستیانەی ڕیال مەدرید ڕازی بوو. لەو کاتەدا ڕۆژنامەی بێڵد گوتی هەموو شتێک نزیک بوو، بەرشەلۆنە یانە نوێیەکەی ئۆزێل بوو، بەڵام گواردیۆلا نەویستی لەگەڵی کۆ ببێتەوە نەپەیوەندی پێوە کرد، لەبەرەوە پەیوەندیکردنەکە لە بەرشەلۆنەوە گۆڕا بۆ ڕیال مەدرید. ئیسکۆ لە کاتی لاویدا چەندین جار بادرێسی یانی بەرشەلۆنەوە دەرکەوتووە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆیدا بڵاوی دەکردنەوە. ساڵی 2017 زۆر نزیک بوو کە پەیوەندی بکات بەیانە کەتەلۆنیەکەوە، بەڵام کێشەکەوتە گرێبەستەکە و پەیوەندیکردن با ڕیال مەدریدەوە. دوای پەیوەندیکردنیشی بەیانی شاهانە ئیسکۆ لە ئینستاگرام وێنەی لەگەڵ چەند هاوڕێیەکی بڵاو کردەوە کە کیسەیەک چیپسی بەدەستەوەیە و لۆگۆی بەرشەلۆنەی لەسەرە. تۆنی کروس خەونی ئەسێرەکەی ئەڵمانیاش یاریکردن بوو بۆ بلۆگرانە. ڕۆژنامەی سپۆرتی ئیسپانی تاکید دەکاتەوە کە لە ساڵی 2014 بە ئاسانی دەیتوانی کرۆس لە بایرن میونشنەوە بگوازێتەوە. هەروەها ڕۆژنامەی ئیرۆبرۆدیکۆی ئیسپانی بڵاوی کردەوە کە بەرشەلۆنە دوو جار هەلی گواستنەوەی ئەو یاریزانی لەدەستاوە. کەریم بنزیما 10 ساڵ پێش ئێستا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی سپۆرتی ئیسپانی خۆشەویستی خۆی بۆ بەرشەلۆنە ناشاردەوە و گوتی خەونم یاریکردنە لە یاریگای کامنۆ لە داهاتوودا، بەڵام دوای 1 ساڵ لەو قسانە شتەکان هەڵگەڕانەوە و پەیوەندی کرد بە یانەی ڕیال مەدریدەوە. ڕۆژنامەی سپۆرت گوتی یانی بەرشەلۆنە نەیویستووە بنزیما بگوازێتەوە. خامیس رۆدریگێس ساڵی 2014 یاریزانە کۆڵۆمبیەکە ڕووی کردە ڕیال مەدرید، بەڵام نەیتوانی سەرکەوتوو بێت لەگەڵی بەهۆیەوەی لا دەرەوەی پلانەکانی زێدان بوو. رۆدریگێس بە هاوڕێکانی ڕاگەاندبوو کە خەونی ئەو یاریکردن بووە لەگەڵ بەرشەلۆنە و لا تەنیشت مێسیەوە.